نعم سەرور حسێنە خەڵکی شاری کەرکووکم پیشەی ئێمە دروستکردنی تەنووری قوڕ لە کەرکووکە هەر تەنها لەم شوێنەیە دروست دەکرێ بڵین ئەم گەڕەکی پیادی پێڵێن زیاد لە 150 ساڵ 200 ساڵ لەمن پێشە لەم گەڕەکە دروستکراوە بە زمانی زوو ئافرەتان ئیشیان لێکرد ئەو کات لە سەربان لە ماڵان دروست دەکرا لە دوای 2003 بە دواوە ئیشەکە زیاتر لە سەر پیا و ئیشی تیاگە ئافرەتی تیا نەماوە. ئەم خۆڵی ئێمە لە کەرکووکە لەو شوێنانە هەیەکەوە بیری نەوتەکان یان شەریکەی نەوت لەو شوێنانەیە هەیە ئەم خۆڵە لە هەر شوێنەکە هەبێ لە ژێری ئەمان نەوتی لێە ئەگەر دیقەت بێ لە ڤیدۆینەکان شادیارە ئێمە بڵین ئەم قوڕی ئێمە تۆزە مادێ چەوری تایە و هەر ئەم خۆڵەش تەنان هەتا ڕێگە شتێک گوڵێکی شتێکی تیا بڕوێنی تیا سەوز نابێت لەبەرەوەی کاتێ ئاو لێدە ئەوخسێ دوای خوسانەکەی تڕقە بێ وەک کەرپوچی لێدێ ینی هەر تەنورێک لەگەل لە نانەوەکانش بێ بە 24 ساعتیشکە بەلایانی کەمەوە 3 ساڵ بۆ 4 ساڵ ئەوڕە تەنها لەگەڵ ئاگرا دۆستە ئێمە هەر لەم خۆڵێ ئێمە بڵین چەند جۆرێشتی تیا دروستەکەینەوە نی هەر تەنورەکە وەک هێلانی مێشەنگ و هێلانەی تێروتواڵی بچووکیان بۆ کۆتر و مەقاڵی چای و ئەو شتانی تیا دروستەکەین زیاتر لەو شوێنانەی کە لە کەرکووکە بڵێن لە پیش مستەشفای ئازادی و هەتا گەیتە نزیک قادکەرم ئەو خۆڵەی لێیە لەم لاشۆ لە ڕەحیماوە تا ئەگەیتە نزیک دبس و ئەو دی دبس و بای حەسەن هەتا ئەو شوێنانە ئەو خۆڵەی لێیە لە کەرکووکە. دوایەوەی کە خۆڵەکەمان هێناوەی کە پێویستە کایەکی ورد بێ لەگەڵا بەکارێنین بۆی شەق دەبە کایەکی ورد لەگەڵ خوێ و ئاوە سەرەتایکەی ناو تەشتەوە لە دوای 2 ساعت بۆ 3 ساعت ناو تەشتامێنێت تا ئەوخسێ دوای خوسانی لەگەڵ کایەکە تێکەڵەکەین حەلەکرێ لەجێ بەتانی و لایلۆ نامێتەوە تاکو 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ئەگەر ئەوە لە بڵین هاوی نابێ ئەگەر لە زستان نابێ بێ هەفتەیەک بمێنێتەوە. چەند جۆرە تەنورێکشێ بڵێن هین نانەوەکان هین بازار ئەوانە جیایە 4 جۆری هەیە جۆری بچیان 8 نان ئەگرێ جۆری گەورەکانیان 12 ئەین وەسەتەکانیان 12 بۆ 14 ئەگرێ گەورەکانیان 18 تا 20 نان ئەگرێ بۆ قەزەی کڕیارمان ئێمە ناوخۆی عێراق بەگشتی هەلێرە تا گەیتە بەسڕا هەم گەیاندنمانەیە هەم خۆیان دێن یان تەلەفۆنمان بۆکەن بۆیانە نێرین کوردستان هەر بەگشتی عێنن بۆ دووەک بێ زاخۆ بێ پێنج جۆن و سلێمانی هەولێر هەموو شارەکان دێن تەنها لە کەرکووکە و تەنها لەم جێشۆکە گەڕەکی پریادی نزیک گەراجی سلێمانیە و چەند جارێکش بۆ دەرەوەی وڵات نردمانە بۆ ئەمریکا بۆ بەریتانیا بۆ فەڕەنسا بۆ دانیمارک ئیتر هەرم گڵی ئێمەش بۆ تەلەبەی نەحەت ئەوانەی فنون جەمیلە ئەوانش هەر دێن بەس ئەوان بە بێکە هەر خۆڵەکە بە تەنیای خوسێن دەیکەن بە قوڕ بۆ پەیکەل و شتانش بەکارێنن.